بانیتان باش لاانە سەرکەوە هیوادارم ڕۆژێکی باشتانە بێ لێرە جەوێکی زۆر خۆشیە بە نزبەت پرسیارەکەتەوە من لە ئەسپسواری نازانم بەس ئەسپم زۆر خۆشەوێ بەڵام لە ئەسپسواری نازانم هەڵبەتە نێو قەزای چەمچەڵ شوێنێکی دیاریکراو نییە بۆی کە فێری ئەسپسواری بن بۆیە لە ئەسپسواری نازانم دەیشەڵا فێرگێکیش بێتەوە لێ بۆی کە بتوانی فێری وڵا ئێمەش لی نازانی سەرکۆ تۆش نازانێ تۆزێک باشم تۆ باشی ئێوە سەرکۆ تۆزێکی لێزانێ فێر ناڵم زۆر باشم چکە ئەویش بۆ خۆی ئەبێ زۆر باش ڕاهێنانی لەسەر توانی ئەو بکەی بەڵام من بۆ کارێک تۆزێک ڕاهێنانی چەند ڕۆژیان پێکردم بەزیتر ئێوە نیم بڵێم ئەو کووە سوارەتوانم مامەڵم ئەیش پێویستی بۆیەکە لە فێرگەیەک بەسەرکۆ ئێ فەرمو ئاسەڵا بزانین ئەم قەزای چەمچەماڵ شوێنێکی تایبەت بە ینی فێرکردنی ئەسپسواری بکرێتەوە لە داهاتوودا من لە قەزای چەمچەماڵم و بە دیاریکراوی لە سەرۆکاتی لە کەمپی زانکۆی چەرموم لێرە ئەمڕۆ سنتەری چەرموو لەگەڵ قوتابخانەی ڕێنمای ناحکومی لێرە فستیڤاڵێکی بەهارەیان ڕێ خستووە لەم فستیڤاڵە بەهارەدا هەڵبەتە زیاتر لە 70 جێگا دابین کراوە بۆ ئەو کەسولایان و شوێنانی کە ئەیانەوێ ئەمڕۆ لێرە بەرەمەکانی خۆیان عرض بکەن و ئەو جۆرە بابەت و کەلوپەر و شتە کوردی و کللپوریانەی کە هەیە نایەنە بۆ ئێرە و ئارزی دەکەن من دەمەوێنەکانتان بۆ بگازمەوە هەڵبەتە فستیڤاڵەکە لە کاتژمێر دەی نۆی سەر لە بەیانیەوە دەستی پێکردووە ئێستا ئەو ساتەیەکە وردە ئەیانەوێ قردێلەی دەستپێکردنی فستیڤاڵەکە ببچڕێندێ لەلایەن ئەو کەسولانانی کە ئەمڕۆ لێرە ئامادەییان هەیە هەڵبەتە وەکو ئاماژەم پێکرد لە نێوان قوتابخانەی ڕێنمای ناحکومی لەگەڵ سنتەری چەرموو لە قەزای چەمچەماڵ لێرە فستیڤاڵەکە بەڕێوە دەچێت و فستیڤاڵەکە و ئاماژەم بێکرد زیاتر لە 70 جێگا ئامادە کراوە بۆ ئەو کەسولانانی کە ئەیانەوێت لێرە لە کەمپی زانکۆی چەرموو بابەتەکانیان لێرە نمایش بکەن و بابەتەکان جیاوازن هەڵبەتە بابەتی کللتوریە خۆراکە و بابەتی جیاوازێ میوانێکم دەبێت مامۆستا محەممەد ئەگەر بێتە ئێرە قسە بۆمان بۆ بکەی بەینی و باش و سڵاوت لێبێ پێم بڵێ ئەمڕۆ فستیڤاڵەکە کاژمێر نۆ دەستی پێکردووە بابەتەکان چین وە فستیڤاڵەکە تاکەی بەردەوام دەبێت بەخێراتنی کەناڵی کورساتەکەین زۆر سپاس بۆیەوەش فستیڤاڵەکە کللتوریە هوەریە بازارسازیە تا ڕادەیەک ڕۆشنبیری گشتیتیایە ئێرە بۆ یەکەم ساڵە باوە بەشی لەگەڵ سنتەری چەرموایەکی نۆکو قوتابخانەی ڕێنمای ناحکومی کاتژمێر نوێی بەیانی دەست پێکات تاوەکو کاتژمێر نۆی شەو زۆر باشە فستیڤاڵەکە هەر ئەمڕۆ بەشدار ینی بەردەوام دەبێت یان لە ڕۆژەکانی دیکەشە فستیڤاڵەکە بەردەوامیە بێت فستیڤاڵەکە بۆ یەک ڕۆژە بەڵام ڕۆژێکی چڕوپڕە بێت بە حکومەوەی قوتابیانی خوێندکارانی زانکۆی تایە بۆ هاتن بۆ هەمووانە لە دەرەوەی چەمچەماڵ ناو چەمچەماڵ بۆ یەک ڕۆژە زۆر سپاس مامۆستا محەممەد دەست و چاو خۆش بێ هەڵبەتەوەکو لە دیمەنەکانە دەیبینین پەیتا و کەسانەی کە دەیانەوێت بەشدار بن لە فستیڤاڵەکەدا دێنە نێو ئەو ساحە تایبەتەی کامەدە کراوە بۆ ئەوی فستیڤاڵەکەی تێدا بەڕێوە دەچێت بابەتەکان جیاوازن وەکو لە چاوی کامەری کورساتەوە دەیبینن هەڵبەتە بابەتەکان خواردن کولتورین و بابەتی طبیە لەوەکو لە دیمەنەکاندا دەیبین لێرە ئامادەکاریان بۆ کراوە و من بە شوێکی ڕاستە خۆ دەمێ بڕۆمە لە یەکێکی دی لەو خوێندکارانەی کە لێرەیە مامۆستا سڵاوت لێبێ و بانی و باش ئێوە بەشداریتان لەم فستیڤاڵە کردووە باشە دەست خۆش بێ بابەتەکان وەکو باسم کرد بابەتەکان کولتورین و ئەیانەوێ لێرە نمایشی بکەن میوانێکی دیکەم دەبێ مامۆستا سڵاوت لێبێ بە شوێکی ڕاستە خۆ لە دەستگای میدیایی کورساتەوە لەگەڵتین ئەمڕۆ بەچی بەشداریتان کردووە لەم فستیڤاڵە ئێمە وەکو قوتابخانەی ڕێنما وەکو قوتابخانەی ڕێنما چەندین چالاکی جۆرە جۆرمان داناوە بۆەوەی لەم فستیڤاڵە پێشکەشی خەڵکی بکەین وەکو چالاکێکی خۆشم پرۆژەری قوتابخانەی ڕێنەمام داناوە تاوەکو خەڵک بزانێت کە ئۆفەروشتەکانمان چین تاوەکو بەشداری لە خولو قوتابخانەکەمان بکەن ئاسان مامۆستا بەڵێ وەکو دەبینن کە ئاسانەکەسی منی بەمەی لە دیمەنەکانە بەدەر لەوەی کە ئەسپ سواری بەڕێوە چێ بەڵام چەندین کە پردانراوە و خانمانە بینی خواردنێنن و چەند پیاوێکمان بینی بە کۆمەڵێک جلوبەرجی ڕەسەنی کوردی و هەروەها ئەم خوێندکارانەش کە لێ بەشدارن پێمان بڵێ ئەم بەس بۆ تەنها خەڵکی چەمچەماڵە یاخود بۆ ناوچەکانی تریش ئەتوانن بەشدار بن لەم فستیڤاڵە و ئەشتوانن شتومەکەکانیان بۆ نمونە باسی خواردنەکەی لەوانەیە هەندێک ناوچە هەیە کۆمەڵێک خانمی خواردنی خۆیان بێن بۆیە یاخود بۆ نمونە هەندێک ئەسپ سوارێ لەوانەیە لە ناوچەکانی تری وەکو کەلار و کفری و ئەو ناوچانەی تر بتوانن لێەوە بێن بۆ چەمچەماڵ
ئەمە بەرفراوان کراوە یاخود جارە تایبەتە بەس بە چەمچەماڵ بەڵێ سەرکۆ ئەلبەتە فستیڤالەکە لێرە لە قەزای چەمچەماڵ بەو شێوەیە بەس بۆ دانیشتوان یاخۆدا خوێندکاران و لاینەتە دیاریکراکانی و قەزای چەمچەماڵ نییە بەڵکو هاوڵاتیان وە گەنجان لە هەر شار و شارۆچکەیە بنارێنی کوردستان بابەتێکی دیاریکراویانە بێ یاخود ئامانجیان بێ کە بەشدار بن لەم فستیڤالەدا دەرگایان بۆ واڵا کراوەتەوە دەتوانن لێرە بەرهەم و بابەتەکانن بێن و لێرە نمایشی بکەن و بەبێ جیاوازی بۆ هەموو شار و شارۆچکەکانەوەکو لە دیمەنەکاندا دەیبینی هەڵبەتە بابەتەکان جیاوازن وردە وردە ئێمە نزیک دەبینە و وێنەی زیاترتان نیشان دەدەین هەڵبەتە بابەتی خۆراکین و هەروەها لە سوچێکی دیکەوە دیاری ئامادەکراوە بە جۆرێک لە جۆرەکان کڵاوێن لەگەڵ ئەو وڵاتیانە دەکەن ئەو سەردانیکەرانە دەکەن کاتن بێرە و دواتر خەڵاتیان پێ بدەن لێرەوە بەماسی ئەمە ئۆتۆمبیلێکی کۆنا لێرە دانجاوە پێچێ ساردەمەنی ئەو شتانی پێدابێ ئەمە لە شارێکی دیکەواتەوە تایبەت نیە بە قەزای چەمچەماڵ ڕۆی ئەزانم ئەم نۆتە لەرێنێ چەمچەماڵانیە وەکو لە دیمەنەکاندا دەیبین ئاسان ئەمە کاکەدانای ئەنتیکە لە شەقامی سالم لە شاری سلێمانی شربەتی مێوژ و کۆمەڵێک بابەتی ئەنتیکی زۆر جوانی هەیە کە لێرە نمایشیەکەوە ئەوە هاتۆ لەوێش بابەتە تایبەتەکانی خۆی هێناوە لەوێ نمایشیەکە اینجا ماشەڵا لە هەر فیستیڤالێک کرابێتەوە لە هەر شوێنێک فیستیڤال هەبێ کاکەدانە لەوێ هەیە جا شربەتی مێوژەکەی زۆر خۆش ئاسانە گەلێ بوو بەڵە لانە بەڵە لانە بزەبت منیش هەر لەبەر ئەو تۆمبیلن بینی یعنی پێوەی دیار بوو کەمە لە شارێکی دیکەواتەوە سپاس بۆی کە بە چاوڕوونی تاوی تێدام کامە لە شاری سلێمانی واتۆ بۆ ئێرە و بەشداری کردو لەم فستیڤاڵی کە لە نێو قەزای چەمچەماڵ ڕێکخراوە هەڵبەتە ئێستا قایمقامی قەزای چەمچەماڵ قایمقامی قەزای چەمچەماڵ دیمەنی کردنەوەی فستیڤاڵەکە یعنی فستیڤالەکە دەکاتەوە ئیتر فستیڤالەکە دەست پێ دەکات هەڵبەتە پەرلەمانتارانی یەکێتی نیشتیمانی کوردستانیش لێرن و کادیرانی حزبی و حکومیش بەمان شێوە لەنێو قەزای چەمچەماڵ لێرن ئەگەر کامێرەمانەکەم هاوکارم بێ ئەمەوێ قایمقامی قەزای چەمچەماڵ وەربگرن وردە وردە لی نزیک دەبینەوە و ئەمەوێ قسە لەگەڵ قایمقامی قەزای چەمچەماڵ بکەم و لی بپرسم تا چەند گرنگە ئەم جۆرە فستیڤالانە لەنێو قەزای چەمچەماڵ بەردەوامی هەبێت و بە جۆرێک لە جۆرەکان بازارگەری بۆ دانیشتوان و هاوڵاتیان نێو قەزای چەمچەماڵ دروست دەکەن بە شێوەیەکی ڕاستەوخۆ مەبەست مەکە لەگەڵ قایمقامی قەزای چەمچەماڵ کاک ئاسۆ بەکر قسە بکەم لی بپرسم ئایا ئەم جۆرە فستیڤالانە تا چەند گرنگە لە نێو قەزای چەمچەماڵ ئێستا بە شێوەیەکی ڕاستەوخۆ دەچمەلێ لای قایمقامی قەزای چەمچەماڵ کاگاسۆ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵ چاین سڵاو لێ بێم کاتەوە باش سپاس دەکەم ئەگەر بیت ئێرە بووی لە چاوی کامێرەکەمانەوە دەربکەوی سپاس دەکەم بەیانی و باش کاک ئاسۆ پێم بڵێ ئەم جۆرە فستیڤالانە بۆ نێو قەزای چەمچەماڵ تا چەند گرنگە زیاد بکرێەوە بەردەوام ساڵانە ئەم جۆرە فستیڤالانە بکرێت بەڵێ دیارە ئەم جۆرە فستیڤالانە کە لە چەمچەماڵێکەوە چەمچەماڵ زۆر ڕووی گەشتی هەیە تا ئێستا پیشانی خەڵک نەدراوە ئەم فستیڤالەیەکێکە لەو ڕووەگەشانی کە چەمچەماڵەتی و ئیشاءالله شتی باشتر و شتی زۆر ڕێک و بێکتریش لەمە ئەکرێ ئەم فستیڤالە زانکۆی چەرمۆ کردوێتی کە فستیڤالێکی کللتوریە ئەمڕۆ کاتنوێتە خزمەتیان جێی دەستخۆشیەکە دەستخۆشییان لێ بکەین و هیوای سەرکەوتنیان بۆ بخوازین بۆ ئەوەی خەڵکی چەمچەماڵێکی تر لەم جۆرە فستیڤالانە ببینێ بەڕاستی چەم و تێژێکی خۆی هەیە لە هەموو شار و شارەکان کراوە ئێمەش بە دەرنین لەوە و پلانمانەیە ئیشەڵا لەم فستیڤالە باشتریش بکەینشتی باشتریش بەڕێوەیە و لێرەشەوە هەر بەڵێ نەدەین بە خەڵکی چەمچەماڵ کە بێجگەل لە فستیڤال بۆی هەن نەڵێن خەڵکی فستیڤالن پرۆژە و ئیشی باشتر ئیشەڵا بەڕێوەیە زۆر بۆ خزمەتکردنی خەڵکەکە ئێمە بەردەوامە بین و ئیشەڵا لە خزمەتیان نین چاو خۆز بێ زۆر سپاس ئاسۆ بەکر قایمقامی قەزای چەمچەماڵ میوانی کورسات نیوز بووی بەڵێ وەکو لە دیمەنەکاندا دەیبینن ئاسان خۆزگە سڵای منیش بگەێنە بە کاک ئاسۆ قایمقامی چەمچەماڵ خاڵی منە بڵێ لانە سڵای هەیە بۆ بەڕاستی زۆر خۆشیش بوو فستیڤالەکەتان خۆشە بمانزانیە ئێمە ژاتین لە نزیکەوەڵا چەند ڕۆژ بەردەوامە بێ ئێمە ئاسان هەڵبەتە ئەمڕۆ فستیڤالەکە بەردەوام دەبێت تا کاژمەر نۆی شەو سەرۆکی زانکۆی چەرموش لێرێ ئەمە ئەویش قسێکمان بۆ بکە دکتۆر هەڵەت سپاس دەکەم بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵ تەبین دوو قسەمان بۆ بکەی ئەمڕۆ فستیڤالەکە بانی و باش فستیڤالەکە تاکەی بەردەوام دەبێ فستیڤالەکەی ئەم ساڵ زۆر گەورەیە زۆر دڵخۆشم بەوە قسەم بۆ بکە تا کاژمێر چەند بەردەوام بێ کاکتۆر سپاس بە ئامادەبووتان هەمیشە لە کار و چارەکەکانی زانکۆی چەرمۆ ئامادەن دیارم فستیڤالە یەک ڕۆژان ڕۆ سەعات نۆی بانی بۆ نۆی شەوە
توێمرین بۆ شڵاب لە ئایندەیە فراوانترە بێت ئەوەی کە گرنگە بۆ ئێمە ئەم شوێنە ئەم باخچەیە ئەمە تازە دروستکراوەمە یەکەم کارەتیایە کرێت ینی توێمرین هەمکردنەوەی پرۆژەکەی هەم سازدانی فیستیڤالێک بوو بۆ ئێمە دوو-سێ جار دڵخۆشیە کە بەرهەمی شێکمانە بینی وە بە هەمان شێوش فیستیڤالێکی هاوبەش بە ڕێواشەوەیە کە زانکۆ تەنها لە شوێنەکان نەبێ قەتیسمێنە بەڵکوی تێکەڵی ناوەندەکانی کێک بێ فەرمانگەکان قوتابخانە پەروەەردە ئەمانە بۆ ئێمە گرنگن. خۆش بۆ زۆر سپاس دکتۆر هەڵەت سەرۆکی زانکۆی چەرم و بەڵێ لانە سەرکۆ فستیڤالەکە لە نێو قەزای چەمچەماڵ بەردەوامی هەیە وەکو ئاماژەم پێکرد زیاتر لە 70 جێگا ئامادەکراوە بۆ کەسانی کە شار و شارچەکانی دیکە و نێو قەزای چەمچەماڵەوە بەشداری لەم فستیڤالەدا دەکەن ئەوە بڕێرا فستیڤالەکە تا کاتژمێر 9 شەو بەردەوامی دەبێت و لانە خان بەدڵنیاییەوە سەلامەکەت بە ئامانەتەوە دەگەێنن بە کاگاسۆ دەستە خۆش بە ئاسان سپاس بۆ تۆ